هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تا ئێستا بریاری لەسەر نەدراوەنیایی ئێمە قانونمان هەیە قانون تعدیلی ئێوێ لە 450 ئەندامی مەجالس لە عێراق کە ئەوە حەدی ئەدنایە چونکو هەر پارێزگایەکی 25 زەربی 18 پارێزگا بکە ئەو جا ئەمانەوە بیکەنە بەدا 270 ئەندام دەبێت کەم بکرێتەوە ئیمجاوە جارێ ئینجاز نەکراوە یەک دووهەم مەوعیدی هەڵبژاردن مەوعیدی هەڵبژاردن جارێ تا ئێستا جەدەلە کە دەیانرابوو لەلایەنی حکوومەتی عیبادی حکوومەتی عادل مەهدی لەگەڵ ناویچێ لەگەڵ مەجلیس مفەوەضین ئەوان ئەلێن دەبێت قانون ئینجاز بکرێت تعدیل بکرێت و بەداخەوە نازانم بۆ تاخیر کراوە زۆر دواکەوتووە لە پەرلەمان ئینجا دەبێت ئەوە ئینجاز بکرێت کە چەند فترەیەکی پێویستە بۆ مەجلیسی مفەوەضین و خۆیان ئامادە بکەن یعنی خۆ بڕیاردراوە ئەمساڵ بکرێت بەڵام من لەو بڕوانیم لەوانەیە تەمدید بکرێت و ئەیانەوەی برادرانی سایرون ئەیانەوەی تەزبیتی کەن ڕۆژی انتخابات لە قانون تەجری انتخابات فلان ڕۆژە قەیناکە تەجیل بکرێت مانگێک دوو مانگ سێ مانگ بەڵام تەحدید بکرێت چەند ڕۆژ نەکوی دیسان تەجیل بکرێت جاری تر یعنی خۆی ئەوروپا تەجربەی خۆی کرد هۆڵندا غێری هۆڵندا مەجبور بوون گەڕان دیسان گەڕان لەسەر هەڵبژار ینی ژمارە کردمە دەست اینجا ئێمە تا ئێستا بڕیار نەدراوە بەڵام هەردوو بۆچوون هەیە مفۆزیە ئەڵێ 100% ڕاست بوو کە ڕاست ناڵێن چونکە زۆر بە ئاسانی تەزویر کرا یعنی خێزانی من ئەچێ چوار دەنگ کە نەتیجە دەرەکەن چوار دەنگی من دەرەچێ سفرەوەم گرتیە بێ ئەوە نازانم قودرەتی خوایە ینی چۆن یەک دەنگ قائمەی من یەک دەنگی سندیە بۆ زەلامێکە کە دەنگ بۆ نەدراوە یعنی زۆر هاسانات دەستکاری بکرێت کابراایەکی 9000 دەنگ هێنا لە مووسڵ تەتقیقمان کرد وەرەقە 900 دەنگی هەبوو یعنی سفرێکیان دانابوو اینجا مەسەلەی ئەلکترۆنی زۆر باشە بۆ ئەو شۆنانەکە ڕێقابەت لەسەر بێ حکوومەتی ئەلکترۆنی بێ ئەتوانی کۆنتترۆلی بکە بەڵام نەک بۆ ئێمە کە بەداخەوە بڵێم زۆر یاریان کرد.